بێگومان لە دوای ئەو راپۆرتە هەواڵە دەبانێت گفتوگوی زیاتر لەبارەی هەنگاوەکانی پێکێنانی کابینەی دەیەم بکەین لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە کە هەوڵەکان بە چ شێوەیەک ئەبێت پێویستە چ جۆرە حکوومەتێک پێک بهێنرێت و ئایا ئەو کارنامەی کە پارتی دموکراتی کوردستان دایناوە بۆ پێکێنانی کابینەی دەیەم چۆن کارنامەیەکە هەموو ئەمانە کۆمەڵێک پرسیارن لە هۆشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەروی پارتی دموکراتی کوردستانەکەم کە میوانە لە ستۆدیۆی ناوەند لەگەڵمان بەخێر هاتی کاگوشیار. سپاس بۆ جەنابەت. کاگوشیار، هەوڵەکانی پارتی بۆ پێکێنانی کابینەی دەیەم دەستی پێ کردووە؟ ئەم کاتێ باش، سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی خۆشەویستیەوە. وەکو لەو راپۆرتەشە ئاماژەی پێدرا بەڕاستی هەوڵە جددیەکان، هەوڵە فەرمیەکان دوای ڕاگەیاندنی ئەنجامی کۆتایی دەنگدان و هەڵبژاردن دەست پێ دەکات. هێشتا ئێمە ئەنجامە بەرایەکان ڕاگەیەنراوە، چاوەڕێیەکن کۆمسیۆن لە هەولێر ئەنجامی کۆتایی ڕابگەیەنێ. وەکو ئاماژەشی پێدرا دوای ئەوە بە ماوەیەک پەرلەمان بەپێی ئەو یاسایانی کە هەیە دەکەوێتە ئەنجامدانی کاری خۆی و هەڵبژاردن دەستەی سەرۆکایەتی. بێگومان دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دانیشتنی پەرلەمان ئەو کاتە پارتی دموکراتی کوردستان وەکولایانی یەکەم وەکولایانی براوە و بێگومان دوای ئەوەی کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە بڵێن گەورەترین فراکسیۆن لە ناو پەرلەمانە ڕائەسپێرێ بۆ پێگەیاندنی حکوومەت، ئەو کاتە پارتی دەزەکا بە دانوستاندن و کۆبوونەوە لەگەڵ هەموو لایەنەکان. باشە، بەڵام پێش ئەوەی کە باسی دامەزراندنی کابینەی دەیەم بکرێت لە دوای هەڵبژاردنەکان بێگومان لەلایەن بەرپرسانی باڵای هەر حزبێکەوە بە تایبەتی پارتی دموکراتی کوردستانە باس لە سێناریۆکانی دامەزراندنی حکوومەتی نوێ ئەکەن یاخود کابینەی دەیەم ئەکەن. جا ئەمێ بزانم چ جۆرە حکوومەتێک باشە کە پێک بهێنرێت، سیناریۆکان چین، گشتگیر بێت، چۆن بێت ئەو حکوومەتە؟ بێگومان لە هەموو سیستەمێکی سیاسی کە چەند حیزبێک ئەبنە خاوەنی کورسی، ئەو سیستەمێک کە بێتەوەترێت نوێنەرایەتی ڕێژەیی، پێگەیاندنی حکوومەت زۆر ئاسان نابێت، چونکە چەند حیزبێک کورسیان هەیە و چەند حیزبێک ڕەنگە بەشدار بن لە پێگەیاندنی کابینایە حکوومەت. دەمەش تەنها تایبەت نییە بە هەرێمی کوردستان، بەڕاستی لە هۆڵندا بینیمان، لە زۆربەی وڵاتانی تر لە ئەڵمانیا بینیمان، تەنانەت لە حەومان و هەژمان ماوەی دروستکردن و پێگەیاندنی کابینەیە حکوومەت تێپەڕی. لەبەرەوە لێرەش حتا بەنسبەت ئێرەشەوە لە کابینەی پێشووتر نۆهەم یا ئەم کابینەی کە تا ئێستا بەردەوامە پێگەیاندنی حکوومەت پێی چوو، هەش مانگی پێچوو. لەبەرەوە زۆر شتێکی سیر نابێ ئەگەر پێگەیاندنی ئەم کابینەیەش ماوەیەکی بێت. بەڵام هەموو هەوڵێک بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە پارتیەوە هەیە، هەموو هەوڵێکەدا کە کابینەکە حکوومەتەکە لە کاتێکی گونجاوە پێک بهێنرێ بۆ ئەوەی فعلەن بکەوێتە خزمەت و جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە ئەو لایەنانی حکوومەت پێگەهێنن لەسەری ڕێکەون. ئێمە بەر لە تقریبن لە کۆتایی هەڵمەتی هەڵبژاردن سەرۆک بارزانی ڕایگەیاند، ئێمە دەستی برایەتی بە هەموو لایەک درێژەکەین و هیوادارین کە لایەنەکان بێنە پێشەوە بۆی بتوانین دوای هەڵبژاردن حکوومەتێکی کارا و پێکبێین و دروست بکەین. باشە، کاتە پارتی دموکراتی کوردستان گرنگی بە کۆکردنەوەی لایەنەکانەدات بۆ دروستکردنی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی. چەند جارێک لە زاری بەرپرسانی پارتیەوە ڕاگەیەنراوە کە پارتی ڤیتۆی نییە لەسەر هیچ لایەنێک، پارتی ئامادەیە لەگەڵ هەموو لایەنەکان کۆ ببێتەوە. بەڵام ئەوەی کە گرنگە بەلای پارتیەوە بەڕاستی وەکو جەنابی سەرۆک دیسانەوە تاکیدی لەسەر کردەوە، ئێمە دەبێت لەمەوە دوای ببینە خاوەنی یەک هەرێم و ببینە خاوەنی یەک حکوومەت، یەک پەرلەمان و یەک هێزی پێشمەرگە. هیوادارین کە ئەو لایەنانی حکوومەت پێگەیەن لەگەڵ پارتی لەسەر ئەم پرینسیپانە کۆک بن لەگەڵ پارتی و لاوازکردنی قەوارەی هەرێم ببێتە هێڵێکی سوور، هیچ لایەنێک و هیچ لایەک ئەو هێڵە سوورەتیان نەپەڕێن. باکەواتە بێمە سەر ئەوەی کە پێویستە لە کوردستان دەستورێکی نوێ دابڕێژرێت کە قەوارەی هەرێمی کوردستان بپارێزرێت. جارە با پێشتر باسی دەستوری هەرێمی کوردستان بکەین. بۆچی پارتی داوای نووسینەوەی دەستوری نوێیەکە ئەسڵ؟ نووسینەوەی دەستور یادانانی دەستور بەڕاستی دواکەوتووە، یعنی دەبوایە لە خولەکانی تری پەرلەمانە دەستور بنووسرایەت و بەڵام لەبەر کۆمەڵی هۆکار کە
دەیزانین ئەو پرۆسەیە دواکەوت دیسانەوە ئێستا ژێچێک لە کارنامەی لە بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان بۆ هەڵبژاردن داهاتووە کە دانانی و نووسینەوەی دەستورێک کە هەموو لایەک لەسەری ڕازی بن لە پێشینەی کارەکانی پەرلەمانی داهاتووە بێ گرنگە بەڕاستی کە ئێمە لە خولەی داهاتوو ببینە خاوەنی دەستورێک چونکە بۆ ئەوەی ئەو شتانی کە باسمان کرد بە تایبەتی پاراستنی قواری هەرێم و بە تایبەتی دوو ئیدارەی و ئەو کێشانی کە لەمە پێش نەتوانراوە چارەسەر بکرێن بتوانین لە چوارچێوەی دەستورێکی دیموکراسی چارەسەریان زۆر باشە کاگوشیار با پرسیارێکی تر لەبارەی هەر دەستورەوە لە بەڕێستان بکەم پێتان وایە ئاستەنگەکانی بەردەمی نووسینەوەی دەستور ئەم جارە چۆن ئەبێت چونکە بەڕێزت ئاماژەت کرد کە جاری تر پێشتر بە تەمای نووسینەوە بەڵام دواکەوت ئەم جارش ئاستەنگە بێت نووسینەوەی دەستور لە هیچ وڵاتێک ئاسان نیە چونکە دەستور دەستوری حیزبێک نییە دەستور دەستوری لایەنێک نییە دەستور دەستوری گەلە و گەلیش واتە ئەو نوێنەرانی کە لە ناو پەرلەمانان نوێنەری گەلن پێویستە زۆربیان یا زۆرینەیان لەسەر دانان و نووسینەوەی دەستورەکە ڕێک بن وابزانم بۆ تێبڕاندین دەستور لە پەرلەمان دوو لە سەرسەی دەنگەکانی پێویستە ئێمە هیوادارین کە ئەوانەی لەگەڵ دەستورێکی عەسری و هاوچەرخن بۆ هەرێمی کوردستان بتوانن ئەو ڕێژەیە پێک بهێنن و ئەو دەستوری کە ئەنووسرێت لە پەرلەمانە بە ئاسانی تێپەڕێ و دوایی بخرێتە ڕفراندوم. باش کاگوشیار زۆر لایەن هەوڵی ئەوەیاندا کە قەوارەی هەرێمی کوردستان نەهێڵن یاخود کێشە بۆ قاری هەرێمی کوردستان دروست بکەن دانانی دەستورێکی تازە ئەتوانێت قواری هەرێمی کوردستان بپارێزێت لە دەستی هەموو لایەک چ لایەنەکان ناوخۆ بن چ دەرەکی وەڵاهی ئەمە پرسیارێکی گرنگە چونکە ئەمڕۆ یادی داستانێکی گرنگە کە داستانی سحێلایە یادی ڕۆژێکە کە ناحەزان و دوژمنانی هەرێمی کوردستان ویستیان قواری هەرێمی کوردستان نێڵن بەڵام ئەو کاتە هێزی پێشمەرگەی کوردستان توانی ڕادەیەک بۆ ئەو هەوڵانە دابنێت و ناحەزان و دوژمنانی ئێمە تێبشکێنێت لەبەرەوە لەو ڕێگەیەوە نەیانتوانیوە لە ڕێگەی زۆر و سەربازیەوە نەیانتوانیوە لە ڕێگەی سیاسیشەوە بێگومان تا ئێستا چەندین محاولە کراوە هەر نەیانتوانیوە بەڵام دانانی دەستوریەک پێگەی هەرێمی کوردستان لە ناو لە دەرەوە بەهێزەکە و بەرپرسیارەتی لایەنەکان دیاری ئەکات بەرپرسیارەتی حیزبەکان بەرپرسیارەتی حکوومەت بەرپرسیارەتی پەرلەمان لەبەرەوە زەحمەتتر ئەبێ بۆ لایەنەکان کە بتوان ئەوەی لەوە پێش کردوانە ئەنجامی بدەن یا ئەو هەوڵانی کە لەوە پێش کردوانە بۆ تێکدانی قواری هەرێمی کوردستان لەمە دو ئەنجامی بدەن لەبەرەوە لە هەموو ڕوویەکەوە دەستورێک کە زۆربەی لایەنەکان لەسەری ڕێبکەون بۆ ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان گرنگن. بەڵێ ئەمە سپاس دەکەین بەڕێز هۆشیار سیوەیلی بەرپرسی مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دموکراتی کوردستان میوانی کوردستان. زۆر سپاس بۆ ئێوە.